بەڵازیان لا بڕگەی پامنێران ڕاستەخۆ دەچینە لای پامنێرمان ڕاستی سڵاوی خی گەورە لێ بێم کاتت باش بزانین زانیاری ڕۆژ ئەمڕۆ چیە لە سلێمانی بۆ ئێمە بۆ بینەرانیشی بگوازیتەوە فەرموو. باڵەشەی داخان کاک ڕاست سڵاو لە ئێوە لە بینەرانی پەیامی بەرنامی پەیامی ڕۆژی کەناڵی ئاسمانی پەیام دیارە لە شاری سلێمانی دوای ئەوەی کە شارەوانی سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا دوێنێ ڕایگەیان کە لە ئەم مانگەوە پارەی خۆڵ و خاشاک لە هاوڵاتیان کۆ دەکرێتەوە هەر ماڵێک دەبێت بڕی 5,000 بدات. ئێستاکەمە باسوخواسی نێو شاری سلێمانیە و باس لەوە ئەکرێت حکوومەت لەگەڵ ئەوەی کە ناتوانێت پێداویستەکان دابین بکات بەردەوام ئەرکی سەرشانی هاوڵاتیان قورسەکە دیار پێ بڕیارەکەی شارەوانی کە ئاکۆعالی جێگری سەرۆکی شارەوانی بڕیارەکەی ڕاگەیان کە لەم مانگەوە بڵێن پارەی خۆڵ و خاشاک لە هاوڵاتیانیش وەردەگیرێت. ئەڵێت ئەو باسی لەوە کرد کە بڕیارەکە وا بڕیار بوو بڵێن لە مانگی ڕابردووە لە دوکانەکانەوە دەست پێ بکرێت بەڵام دواتر بڕیان ئەنداوە کە بۆ ئەوەی کە هەمووی بە یەکەوە دەست پێ بکات هەم ماڵەکان و هەم دوکانەکانیش بە یەکەوە دەست پێکات و هەر ماڵێک 5,000 دیناری لێوەرەگێت لەسەر دوکان و مۆڵ و شوێنەکانی دیکەوتی ئەوان بەپی ئەو ئیشی کە هەیەیانە پارەیان لێوەردەگیرێت. دیارە ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەم بابەتی بەسەرانە ناوبردووە وەتی داڕۆنی کردوێتەوە باس لەوە کات کە لە چەند ناوچەیەکی سلێمانی پارەکە کۆ دەکرێت لە چەند ناوچەیەکی دیکەوە کۆ ناکرێتەوە. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە و لەسەر ڕۆڵی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەم دۆسیەدا ئەچمە لای بەڕێز ڕەمەزان نامیق سەرۆکی لیژنەی پرۆژە و پلانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ڕەمەزان سڵاو لێبێ سواز بۆ دەرفەتە. شارەوانی سلێمانی لە مانگەوە دەست ئەکات بە کۆکردنەوەی پارەی خۆڵ و خاشاک لە هاوڵاتیان ئێوە ئەم بڕیارە چۆنە بینن؟ بەناوی خی گەورە و میهرەبان سەبارەت بە وەرگرتنی پارەی زوڵ و خاشاک لە دوکاندارەکان و لە ماڵەکان بە تایبەتی لە شاری سلێمانی بە ناوی پێشکەشکردنی خزمەتگوزاریەوە ئەمە عقوبەیەکی ترە لەو عقوبانەی کە بەرامبەر بە هاوڵاتیان نەکرێت ئەمە نەعەدالەتێکی زۆری تێدایە. ئێمە ئەمە بە ناوی پێشکەشکردنی خزمەتگوزاریەوە نایبینین بەڵکو بە ناوی سەرانەیەک و بە ناوی زەڕیبەیەکەوە دەبین چونکە نەعەدالەتێکی زۆری تێدایە هەم لە جیاوازی نرخەکان هەم لە کوالیتی کەمی کوالیتی پرۆژەکانیان بۆ شاری سلێمانیان کردوتە حوزۆنەوە کە لە تاسڵوجەوە هەتاوەکو نزیکی سەیتەرەکەی عربەت دەبێت ئەمە بە ناو شاری سلێمانی دانراوە کراوە بە حوزۆنەوە هەر زۆنێک دەدرێت بە کۆمپانیایەک واتە ئەم حوزۆنی ناو شاری سلێمانی دەدرێت بە 7 کۆمپانیا. ئەم چوە 7 کۆمپانیایە تەنها ئیشیان کۆکردنەوەی پارەیە هیچی کە نییە لە بەرامبەر ژات 4 کۆمپانیای تر لە ناو شاری سلێمانیان ئەوانیش تەنها زبڵ و خاشاک کۆ دەکەنەوە واتە ئەمە کاتە 11 کۆمپانیا ئەم 11 کۆمپانیایە بەردەوام بەشێکیان زبڵ و خاشاک کۆ دەکەنەوە و بەشێکیان پارە کۆ دەکەنەوە. ئەمە گرفتەکە لێرەدایە لە ئێستادا 4 زۆنیان لە ناو شاری سلێمانی کەوتونەتە کارەوە بە پێی بڕیاری سەرۆکاتی شارەوانی سلێمانی. ئەم 4 زۆنە لە ناو شەقامی بازنەیی مەلیک مەحموودایە واتە لەوێ وەردەگیرێت بەڵام لە دەروی شەقامی مەلیک مەحموود وەرناگیرێت. چ خێرە لە کاتێکدا ئێمە دەزانین لەسەر شەقامی مەلیک مەحموود لە دوکانەکان وەبیگرێت بەڵام لە بەرامبەرەکانیان وەرنەگیرێت. ئەمە کێشەیەکی دروست کردووە گرفتێکی دروست کردووە ئەمە نەعەدالەتێکی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە و کەسیش نازانێت ئەم پارەیە چی لێ دێت. ئەمە یەکێکی ترە لەو گرفتانەی کەوا ئێمە تێبینیمان هەیە لەسەری. ئەگەر ڕەمەزان باسی ئەوە کە نەعەدالەتی تایە لە کۆکردنەوەی پارەکە بۆی کە ماڵێک 5,000 لێوەرەگیری کردو نەفەربوون یاخودەوە یا بە هەماشەوە بۆ دوکانەکان ئێوە لەسەر ئەم نەعەدالەتە چیاڵێن؟ بەداخەوە ئەوەی کە من پرۆژەکەم بینی و پرۆپۆزەڵەکەی لە بەردەستمایە بە شێوەیەکی گشتی حکومەت ئەوەندەی بیری لە وەرگرتنی پارە و کۆکردنەوەی پارە کردوەوە بۆ خۆی ئەوەندە بیری لە چەسانۆی هاوڵاتی کردوەوە بەداخەوە نیو هێندە بیری لە پێشکەشکردنی خزمەتگوزاری نەکردەوە پێش نەیتوانیوە دڵی هاوڵاتیان خۆشکات چکە ئێمە ئەزانین هاوڵاتیان بەڕاستی بەهۆی ئەو قەیرانەدارایەوە کە لە ساڵانی ڕابردوودا بووە هەتا ئێستا ساڕێژ نەبوو هەتا ئێستا نەکەوتنەوە سەر ڕێچکەیەکی ئاسایی خۆیان کە تۆ دیەی کۆمەڵێک باری ژیانیان قورس دەکەیت دیەی سکاڵای عریزە نووسەکان زیاد دەکەیت دیەی پێوەری ئاو بە شێوەیەکی ناتەندروست و بێکوالیتی دەکەیت دیسانەوە دیەیت ئەم پارەی زبڵ و خاشاکە ئەمانە بەڕاستی هەمووی ژیانی هاوڵاتیان قورس دەکات کێشە و معاناتیان بۆ دروست کردووە. یەکێک لە نەعەدالەتەکان ئەوەیە کە جەنابەت باسی کردووە ئەگەر عایلەیەکی دوو نەفەری لە ماڵێکدا بن بڕی 5,000 لێوەردەگیرێت ئەگەر خانوویەکی 3 بێت 4 بێت بە هەر 4 5,000 لێوەردەگیرێت. ئەمە یەکێکە لە نەعەدالەتەکان. نۆڕینگەیەکی پزیشکی
ئەگەر 15-20 دکتۆریتیا بێت بە هەمویانەوە 20,000یان لە وەردەگیرێت بەڵام نۆرینگەیەکی پزیشکی بە تەنها دکتۆرێک بێت کەچی سەرەکەی 25,000 لی وەردەگیرێت دوکانێک کە لا کۆڵانێکدا بێت لە ناو ماڵێکدا بێت ئەگەر خەیاتی بێت سیر دەکەی لەگەڵ پارەی هاتنەوەکە ماڵەکە زۆر باشە ڕاستی ئەگەر لە میوانەکەت بپرسی ئایا سەرنجام هاوڵاتی دەبێ ملزەم بێ بەو بڕیارەوە و کە لە کاتی گەڕانی کۆمپانیەکانە ئەو 5,000 خۆی بدات یان بۆ نمونە کە ئەڵێ نائەدالەتیە تاکەی بۆ منە بڕیارەکە ئایا بە تەواوی دەرچووە و دەبێت کاری پێ بکرێ یا هاوڵاتی دەتوانێت ئەو پارەیە نەدات بەبێ ئەوەی ئەم تەرخیمانە کرابێت لیژنەیەکی پسپۆردای نابێ ئەمانە هەمووی دەرکەوتووە تەنها بۆ کۆکردنەوەی پارەیە کاک ڕۆمەزان هاوکارمە پرسێت ئایا هاوڵاتی ئەبێت بەم بڕیارەوە پابند بێت و ئێوەکو ئەنجومەنی پارێزگا چ هەوڵێکین بۆی کە وەکو خۆتان لە نەعەدالەتی و نەعەدالەتی سەر نەگرێت بەڕاستی دەبێت هاوڵاتیان وشیار بن لەم بابەتەیە ئەم بابەتە نەکەونە ژێر هەیمەنەی ئەم دەسەڵاتەوە بەم شێوەیە کە ئەمەی ئاڕاستە کردو دەبێت هاوڵاتی وشیار بێت بیر بکاتەوە کە ئەمە سەرپێچیەکە بەڕاستی نەعەدالەتێکی زۆری تدای ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ساڵی 2018دا ئەم بڕیارە کاتە شاری سلێمانیەوە ئەو کاتە قەیرانی دارایی ئاسایی نەبوو وەکو ئێستا بردومان ناو کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگاوە دەنگمان لەسەرداوە بە کۆی دەنگ داوامان لە پارێزگار کردو ئەم بابەتە ڕابگرێت و داوامان لە حکومت کردووە جارێ ئێستا کاتی ئەوە نییە کە تۆ بێ ئەم سەرانەیە و ئەم پارە بە ناوی زبڵ و خاشاکەوە لە هاوڵاتیان کۆ بکەیتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی بەپێ ئەو دەسەڵاتەی بۆ ئێمە دیاری کراوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە دەسەڵاتی ئەوەمان نییە بە شێوەیەکی مطلقی ئەمە ڕەتکەینەوە چکەمە بابەتێکی زۆر گەورەیە پەیوەندی بە هەموو پارێزگاکانی سلێمانیەوە هەیە ئەمە لە توانای پەرلەمانی کوردستاندایە ئەوان دەبێت چاکسازیەک لەم بابەتا بکەن و ڕای بگرن و چاو بە نرخەکاندا بکشێنەوە زۆر سپاس بۆ بەڕێز ڕەمەزان نامی سەرۆکی لیژنەی پرۆژە و پلانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کاک ڕێاز دادەشێدا بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕاستی حەمامی سپاس بۆ میوانەکەشت سپاس بۆ زانیاریەکانتان